بردفك انجمن آسایش نشمانی امریکا جون کیربی بو ده اختنا خدا بحثا برسف یان پلان امریکای بو برسفدانا و ایرشا دوی شف یا لسر هیزن وان لسر آخا اورد نهاتیه کرن کو سه سربازن امریکا هاتینه کشتن چندین سربازن دجی بریندارن ده بجید کو امریکا سرکرداتیا بایدن هولا دانینا پلانه کدن بو و برسفه سروی کم رادو استی من میوانه که برسوا امریکا و چی بیتن شبو و ایرشا دوی شوی کل سر امریکا هاتیه کرن برئیس دکتر بلال وهاب و کولر لپیمانگه واشنطن بو سیاست روشالات ناوین لواشنطن دید گلمه دا بیتن دکتر بلال شباش تو بخیراتی جبو کردستان 24 دکتر جهان هموی چاوری ولامی امریکا بو هلویستی کی تندی بایدن بو کچی بایدن هات بچن وشیک باسی کجاوەکان کردو گوتی ڕۆژێکی سەختمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێ کردو وەڵامێکی تونمان دەبێتن کوشکی سپیش بە هەمان شێوە دەڵێت وەڵامێکی تونمان دەبێتن بەڕای بەڕێستان ئەم وەڵامە چۆنچۆنی دەبێتن بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەبێ لە ناو خاکی عێراق دەبێ لە ناو خاکی سووریا دەبێ پێشبینیەکان چین سەرەتا ئێوارەتان باش لە ڕاستیە بەشێکی وەڵامەکان نەکرێ لە خودی بایدن و ئیداری بایدن بیستی بێتمان کاتێکەوە دەڵێن ئێمە نامانەوێت لەگەڵ ئێرانە شەڕ بکەین واتە وەڵامەکەیان لە ناو خاکی ئێرانە نابێت بەڵام پێشتر ئەمریکا کەسانی سەر بە ئێرانی لە دەرەوەی ئێرانە کوشتووە وەکو ئیدارەی ترەمپ قاسم سلێمانی ئیسرائیلیەکان خەڵکی پازداریان لە ناو خاکی سووریا کوشتووە بەڵام تا ئێستا ئەمریکا لە دەرەوەی ئێران و لە ناوی ئەوە هیچ ناو ئێران هێرشی نەکردەوە ئەم لە دەرەوەی ئێرانیش دەسی بۆ با بڵێن هێزە ئێرانیەکان نەبردووە بۆیە ئەتوانین بڵین هێرشەکە لە ناوخۆی ئێرانە لەوە ئەچێ دوور بێت و ئەمریکا خۆی لەوە بپارێزێ ئەگەر وەڵامەکە ئەوە بێت لە ناو سووریا وەڵام بداتەوە لەوە چێ وەڵامێکی لاواز بێت چونکە ئیسرائیلیش پێشتر کردوێتی و بۆ بڵێ زۆر جوابێکی بەهێز نییە ئەم هەموو قسەیە و ئەم هەموو هەڕەشەی کە بایدن دەیکات و هەروەها ئەو هەموو فشارێکەوە لەلایەن کۆنگرسەوە لەسەرێتی لەوە چێ بە هێرشێک لە ناو سووریا زۆر دانەمرکێتەوە مەگەر کەسێکی گەورەی ئێرانی لە ناو خاکی سووریا بکوژن تەسەوڕەکەم هەربێتەوە لای عێراقەکەی لای خۆمان چونکە یەکەم سابقەیەکی هەیە دووهەم لە ناو عێراقا بێ قیمەتی زیاترە لەوەی کەوا لە ناو سووریا بێ سووریا بێساحەبە عێراقیش نە بێساحەبدارە حکوومەتێک هەیە کە تووڕە بێ قسە ئەکا و بۆ ئێرانیش سووریا قیمەتی کەمترە لە عێراق و بیرمان نەچێت مقاومەی عێراقی بوو کەوا بەرپرسایەتی خۆی لەو هێرشە ڕاگەیاندووە بۆیە من تەوەقوعم وایە وەڵامەکەی ئەمریکا لە ناو عێراقا بێ بەداخەوە بەڵێ پێت وایە ئەم جارە وەڵامەکە چۆن دەبێ وەکو پێشووتر بە چەند موشکێک چەند چەکدارێک بە ئاماژ دەگرێتن یاخۆت پلانەکە بەرفراوانترە پێش ئێستا جۆن کێربی ئاماژەی پێکرد کە ئێستا خەریکی داڕشتنی پلانەکەن هەڵبەتە وەڵامەکەوەیە کە نازانین تەبیعەتی ئەم جۆرە بڕیارانە ئەوەیە کە یعنی شتێکی متەوەقع بوو کە خوێنی ئەمریکی و سەربازی ئەمریکی بڕژێ چونکە هێرشەکان هەم خەز دەبوونەوە وەکو بەکارهێنانی چەکی قورس و هەم ژمارەشیان بەرەو زیادبوون دەڕۆی بۆیە عادەتەن لەم حاڵەتانە دەستگا ئیستخباراتیەکان پەنتاگۆن و وەزارەتی دیفاعی ئەمریکی ئۆپشن و اختیاراتە خەنە بەردەستی سەرۆکی ئەمریکا ئەگەر بتەوێ مەسەلەن بۆ نمونە لە ئاخر نمونەی قاسم سلێمانیە کەوا باسی بکەین ترەمپ چەند اختیاراتێکی لەبەردەستا بوو هێرش بکرێتە سەر مەسەلەن چەند شوێنێک لە ناو تارانە یاخود لە ناو خاکی ئێرانە یاخود هێرش بکرێتە سەر چەند میلیشایەک لە عێراقیا لە سووریا یەکێک لەم شتانی کە لە بەردەست سەرۆکی ئەمریکا بوو کە خودی قاسم سلێمانی مەسەلەن بکرێتە تارگت و بکرێتە ئامانج ئەو کاتە ڕئیس دێت لەمانی کە لە بەردەسیایەتی یەکێکان هەڵبژێرێت کە ئەو ئامانجانە بپێکێکەوە سەرۆکی ئەمریکا دەیەوێت سەرۆکی ئەمریکا ئیمڕۆ چی دەوێت و چی ناوێت یەکەم خۆی دەڵێ ئێمە شەڕمان لەگەڵ ئێران ناوێت وەکوتم ئەمەمانای وایە لەوانەیە زۆر خەسی نەکەنەوە لەگەڵیانە دووهەمە بێ وەڵامێک بە بای ئەوەندە گەورە بێ و بای ئەوەندە ئازاربەخش بێ کە لە ساڵێکی هەڵبژاردنەکانە کە ئێمسا ساڵی هەڵبژاردنەکانە
بايدن بلاواز دەرنەکەوێت ئیحراج نەبێت عیبدار نەبێت کەواتە شتێک لەم بینابێت هەر ئەوەیە کە کاتی خۆی ترمپ کردی من هەشتێکی وایەتەوە خەیاڵم تەسەورەکەم عێراق تا حدێک بێساحێبە بەوەی کەوا توانای وەڵامی زۆر توندی نییە و ئەمریکای ئیمڕۆژ ئامادەیە ئەگەر زۆر فشاری لێ بکرێت چۆڵی دەکات و وەکو چۆن پمپیۆ کاتی خۆی ئەم ئیدارەیەش ئامادەیە هەڕەشەی چۆڵکردنەکەی بکات عملیش تڵی ڕکابەرەکەی بايدن ترامپ بايدنی عیبدار کردووە دەڵێت ئەمەی کە دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تایبەت لە عێراق و سووریا هەموو خەتای بايدنە بايدن وای کردووە کە ئێران لە ساحەکەیە هەموو شتێک بێتن یعنی پرسیارەکە ئەمەیە ئەمریکا تاکەی لە حاڵەتی بەرگریدا دەبێتن پرسیارێکی جوانە یەکەم با قسەکەی ترمپ ڕاستکەینەوە چونکە تەنانەت لە دوای کوشتنی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهەندس و پاشەوەی کە ئێران وەڵامی دایەوە بەوەی کە موشکبارانی عین الئەسەدی کرد پاش ئەوە لە مانگی 2020 دوو سەربازی ئەمریکی لەلایەن میلیشیاکانەوە کوژران بەڵام ئەوەی کە لە دوای بۆ قاسم بۆ کوشتنەکەی کە لە تەوان لە کەرکوو یەکەم جار کەسێکی ئەمریکی کوژرا پاشان ئەمریکا قاسم سلێمانی کوژ بەڵام دوایی لە مانگی 3 کاتێک کە دوو ئەمریکی کوژران ترمپ شتێکی وای نەکرد بەڕاستی یعنی بەرەو تهدیئە ڕۆیشتن ئەم ئیدارەیە لاوازیەکەی لەوایە کە یەکەم ئەوەتەی هاتۆتە سەر حکم بەرەو ئەوە ڕۆیشتووە کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەم هادی بکاتەوە ئێران ڕازی بکاتەوە زۆر شەڕ نەکا ئەم تەوەتورەی کەوا لە زمانەی ترمپا هەبوو تۆزێ ساردی بکاتەوە ئەمە لەلایەک ئامانجی دووەمی ئەم ئیدارەیە ئەوە بوو کە تۆزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوور بکەوێتەوە بۆی کەوا سەری رووسیای بپەرژێ کە لە ئۆکرانیا شەڕێتی و سەری سینی بپەرژێ کە وەکو وڵاتێکی زلهێز خەریکە دروسە بێتەوە بۆیە سیرەکەی ئەم دوو سیاسەتەی هەردوویان فەشەلی هێنا هەم ئەوەیە کە ئەم هودوئی کەوا هاتە ئاراوە ئیسە جارێکی تۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شەڕێکت هەیە غێری ئیسرائیل لە غەزە تۆ شەڕت هەیە لەگەڵ حیزب الله تۆ شەڕت هەیە لەگەڵ حوثی و شەڕت هەیە لە سووریا و هەروە شەڕیشت هەیە لەگەڵ میلیشا عێراقیەکانە ئەوەیسە گەیشتە ئوردنیش کەواتە شەڕێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە سیاسەتێکی بايدن فەشەلی هێنا سیاسەتی دومیشی فەشەلی هێناوەیە کە مجبورە بگەڕێتەوە ئێستا ساڵی هەڵبژاردنە ناتوانێت لە ناکاو سیاست بگۆڕێ استراتیجی بگۆڕێ خەڵکی تازە دابنێت و هەردوور مەڕۆ ئەو کەسەی کە لە ئیدارەی بايدنە بەرپرسی مەلەفی ئێران بوو ئێستا لە کار نەماوە جێگرەکەی بە کار ئەکات کەسێک نییە مەسەرەن من پەیوەندیمان هەیە لێرە بە حکمی ئیش و کارەکە هەست ناکەین کەوا ئیدارەکە استراتیجێتێکی هەیە کە هەموو ناوچەکە بگرێتەوە لێ من شەڕێکە تەحالوفێکی دروست کردووە بۆ بەحری ئەحمەر و بۆ مەسەلەی بەحر لە سووریا بە شێوەیەکە لەوە چ عێراق و سووریا جۆرێک لە پەیوەندیان هەبێ بەڵام استراتیجێتەکە ڕەبێکی ڕاستەوخۆی نییە بۆی کە لەگەڵ حوثیەکانە هەیە بۆیە جۆرێک لە بڵین شڵەژان لە ناو واشنگتنە هەیە بۆیە تەسەورەکەم ئەمریکا چی بکات وەڵامێک بداتەوە بۆی کە ئیحراج نەبێت بەڵام تەسەورەکەم بێتە ئاراوە لە ساڵێکا کە ینی حەلیفەکانیشی بەقاسی زۆر زۆر بەگەرم و گوڕی لەگەڵ ئەمریکانی حەلیفەکانی ناوچەکە وەکو وڵاتەکانی کەندا بە تایبەتی زۆر باشە دکتۆر لە ئێستاە مقۆیەک یاخۆت دەنگێک هەیە بۆ کشانەوەی ئەمریکا لە عێراق خۆشت ئەزانی لە ڕێی بالیۆزی ئەمریکا لە عێراقەوە نامەیەکی ئەمریکا گەیشتوتە حکوومەتی عێراق یەکەم کوبوونەوەش بۆ ئەمە بەستە کرایە لە ئەنجامی بەردەوامبوونی هێرشەکانی بەرەی مقاومە بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا کشانەوەی ئەمریکا لە عێراق یعنی چاڕوان دەکرێتن بەر یەککەوتنێکی ئەمریکی و عێراقی لە سبێ ڕۆژێ ڕۆ بداتن بەڵێ چونکە حکوومەتی عێراقی کاتێکەوە باسی سەروەری خاکی عێراق دەکات و ئەزانن سەروەری تەنها مافە ئەبێتۆ مەسەرەن کەلێت قەوما هەموو دنیا بێ بۆت بگری کەلێت قەوما هەموو دنیا بێ پارەت باتێ وەتە مافە بەڵام لە ڕاستیە بیریانە چێکەوە سەروەری ئەرکیش ئەرکی پاراستنی ئەم هێزە ئەمریکانەیەکەوە بە داواتی تۆ هاتوون ئەرکی پاراستنی ئەم سەفارەتانەیەکەوە لەسەر ینی چونکە تۆ وڵاتێک نیت کە لە حەسارا بیت ئەمانە دیپلۆماتن و هاتوون لای تۆ میوانن ئەم ئەرکا حکوومەتی عێراقی لەم ئەرکا بەڕاستی سەرکەوتوو نەبووە ناتوانێت ڕێ لە میلیشیاکان بگرێ هێرش بکەنە سەر
سەر کۆمپانیا نەوتیەکان سەر مؤسساتی حکومی سەر هێزە ئەمریکیەکان سەر سەفارەت بەڵام کاتێکەوە بۆ نمونە ئەمریکاش یەت خۆی دیفاع لە خۆی کات دەسەوە شوێنێ ئیتر سەروەریان بیرەکەوێتەوە بۆیە ئەمە بەشێکە کەوا ئاکات ئەمریکاش بە نوعێکی تر تعامل لەگەڵ عێراقا بکات لەگەڵ حکوومەتا بکات بەڕاستی مراعاتێکی زۆری ئەم حکوومەتەی سوودانی کراوە مراعاتێکی زۆری عێراق کراوە چونکە وەکوتم دەیانوی شەڕ نەبێت دەیانوی جۆرێک لە هدوء هەبێت بەڵام کە کەوتە ڕشتاندنی خوێنی ئەمریکا و ڕاستە و خۆ پەیوەندی هەبوو بە هەڵبژاردنەکانەوە ئیتر ئەمریکا دەست ئەوەشێن دەستوەشانەکە ئەکرێت تاکتیکی بێ وەکوتم ئینتیقامی بێ تۆڵەسەندنەوە بێ بەشێک نەبێت لە استراتیژیە بەڵام هەڵبەتە ئەمریکا کە دەستی وەشاند زۆر باشە دکتۆرەکانی یعنی ژانبەخشن بەڕاست زۆر باشە دکتۆر کاتەکەمان کەمە بەڵام بە پرسیارێکی تریش بکەم ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە ئەمریکا دەڵێتن گرۆپەکانی سەر بە ئێران سەربازەکانی ئێمەی کوشتووە یعنی ئەمە شتێکی ڕۆنە بە هەمان شێوە باشە ئەو زارەی کە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵی داوە پێت وایە سەرکەوتوو دەبێتن ئێران هەڵبەتە بێکتی تاقی دەکەنەوە ئێران دەیەوێت بزانێ تحملی ئەمریکا لە کوایە دەیەوێت لاوازیەکانی ئەمریکا ئیستغلال بکە لەوە چێ نەیەوێ هێزەکانی ئەمریکا لە عێراق و ناوچەکە دەربکە یا باواسی عێراق بکەین دەریان بکە بەس دەیەوێت بوونی هێزی ئەمریکی لە عێراقا بێ قیمت بکە ینی بۆ نمونە تۆ دوورمەڕۆ هەرێمی کوردستان ئەگەر هێرشی لەم جۆرەی بە بەردەوام لەسەر بێت و ئەمریکا نتوانێت دیفاعی لێ بکات دەنگەکان لە ناو هەرێمی کوردستانە چ ناو حکوومەتات چ ناو خەڵکە بەرزەبێتەوە بەوەی کەوا ئایا ئەم هاوپەیمانێتیە لەگەڵ ئەمریکا چ قیمەتێکی هەیە ئێرانیش ئەوەی دەیەوێت بوونی ئەمریکا و پەیوەندی ئەمریکا و عێراق بێ قیمت بکە بۆی کەوا ئەگەر سوێنی ویسی تەواوی بکە لە ناوی بەرێ بتوانین لە ناوی ببێ ئەوەی کەوا هیچ لایەنێکی عێراقی دیفاعی لێ بکەن من بە کورتی سێ سیناریۆ ئەبینم بۆ داهاتوو یەکەمەوەیە پەیوەندیەکان دەگەڕێنەوە دۆخی پێش غەزە یانەوەیەکەوە وتم تەواو لە ناو ئەچێوتێکە چێت و ئەمریکای سیحابە کات و ئەمریکا و ئێرە عێراق دەبنە دوو وڵاتی دوژمن یاخود ئەم اتفاقانەیەکەوە ئێستا هەیە کە ئاماژەت پێکرد لە پرسیارەکەی پێشترتا سەر لە نەتیجەیەکەگرێتەوە اتفاقێکی تازە دروست بکەن کەوا هەم نەشیش بسووتە نەکەبا هێزەکانیش ئەمێنەوە و جەماعەتی حکوومەتی ئیطار و جەماعەتی ئێرانیش کە تازە ڕازی ئەبن من ئەمەی ئەخیر زیاتر بە احتیمالێکی گەورەتر ئەبینم تا یەکەم و دووەم بەڕێز دکتۆر بیلال وەهاب وەکولە لە پەیمانگەها واشنگتن بۆ سیاسەتا ڕۆژهەڵاتە ناوین کۆ لە واشنگتنێت گەرمەوەی گەلێکی سپاس دکتۆرین هەرابن